عێراق پەیماننامەی ڕۆما واژوو بکات بە زووترین کات و پەیوەستبوونی خۆی بە دادگای تاوانی نێودەوڵەتیەکان ڕابگەیەنێت بۆ ئەوەی دڵنیاییمان بداتێت کە عێراقی ئەمڕۆ ئایندە جیاوازە لە عێراقی تاوان و جینۆسایدی پێشوو. دووەم، دەبێت حکوومەتی هەرێمی کوردستان 258 تۆمەتباری ئەنفال و ئەوانی دیکە کە گلاونەتە تاوانی زەقی جینۆساید و تاوانی جەنگ و تاوانی دژە مرۆڤایەتی وەک تاوانبار سەیریان بکات و دادگایان بکات. سێیەم، حکوومەتی عێراقی هەموو ئەوانەی وەک تاوانبار ناویان لە کەیسەکانی جینۆسایدی گەلی کووردا هاتووە دادگایی بکات و کار بکات بۆ گێڕانەوەی تۆمەتبارانی جینۆسایدی کورد کە لە وڵاتانی دەرەوە داڵدەدراون. چوارەم، حکوومەتی عێراقی داوای لێبوردن لە قوربانیانی ڕژێمی پێشوو بکات و خەرەبووی مادی و معنەویان بکاتەوە بەبێ جیاوازی. پێنج، حکوومەتی عێراقی پێشوازی لە هیچ کەسێک نەکات کە لەلایەن دادگای تاوانی نێودەوڵەتیەوە داوا کرابێت یان گومان لێکراو بێت بەو تاوانانەی کە تایبەتمەندن بەم دادگایەوە. تۆڕی هاوپەیمانی ڕێکخراوە کوردستانیەکان کۆمەڵی قوربانیانی کیمیابارانی کوردستان لە پێناو دادگای تاوانی نێودەوڵەتی.